لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لەبێ خۆشحاڵم ئەم ئێوارەش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. شاری کەرکووک پێش هەر شارێکی دیکەی هەرێمی کوردستان حاڵەتی توشبوون بە کۆرۆنای تیادا تۆمار کرا. لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا توشبوون بە کۆرۆنا لە شاری کەرکووک ڕووی لە کەمی یاخود زۆر جار باستەوە دەکرێت حاڵەتێ یاخود دوو حاڵەتێک هەیە. لا تەوەر یەکەمی گەرما و گەرمدا گفتوگۆ دەکەین لەسەر بارودۆخی تەندروستی لە شاری کەرکووک. دکتۆر بورهان عومەر شارەزا لە نەخۆشیە گوازراوەکان لە کەرکووک لەگەڵماندایە. دکتۆر بورهان ئێوارەت باش. ئێستا لە کەرکووک چەند توشبوو هەیە بە ڤایرۆسی کۆرۆنا؟ ئێوارەت باش. ئێستا ئێمە یەک حاڵەتێکمان ماوە لە سەنتەری چارەسەری پەتایە لە ناوچەی پیشەسازی. ئەو حاڵەتەش پشکنینی یەکەمی بۆ کرا پێرێکە دەرکەوت نێگەتیڤە. ئەمڕۆژ سامپلێکمان بۆی ناردووە بۆ بەغا ئەگەر بێت و دەرکەوێ نێگەتیڤ بێ ئەو وەختە ئەوش دەرەکەین لە نەخۆشخانە. چەند کەسێ ئێستا لە ناو شاری کەرکووکدا لە کەرەنتینە بێت؟ لە کەرەنتینە ئێستا دوو کەس ماونەتەوە. بەڵام بەیانی ئێمە حەڤە کەسمان دەرکرد لەو کەرەنتینە. ئەوانەیە کەوا نزیکی ئەو حاڵەتانە بوون کەوا توش بوون بە کۆرۆنا. 14 ڕۆژ مانەوە لە کەرەنتین لەخوا بە زیاد بێ هیچیان تووشی تاو یاخۆ هەڵامەت نەبوون. بۆیە دوای 14 ڕۆژەکە ئەمڕۆ ئەوانش دەرچوون. ئێستا دوو کەس ماوەتەوە لە کەرەنتین. بەڵێ لە کەرکووک بۆ ماوەیە کەفتە قەدەغی هاتوچۆ ڕاگەیەندراوە. ئەم قەدەغی هاتوچۆیە لە بەرامبەر چییە لە کاتێکدا کە ڕێژەی توشبوون یاخۆ ژماری توشبوون بە کۆرۆنا لە کەرکووکە زۆر کەم و بەرەو کەمی ڕۆشتووە؟ بەڕاستی کەرکووک وەکو پارێزگایەکی عێراق پەیوەندی لەگەڵ هەموو پارێزگایان دیکە هەیە. ئەگەر بێت و ئێمە دڵنیا نەبینکەوە بەشەکانی دیکەی عێراق لەو نەخۆشیە عینەن وەکو ئێمە لە کەمبوونادا ناتوانین بڵین باری تەندروستی شاری کەرکووک لەیان کۆرۆنەوە جێگیرە. تەواو ئێمە تەقریبەن ئەگاتە 19 ڕۆژ حاڵەتی نوێمان تۆمار نەکردووە لەو نەخۆشیە. وێرای ئەوەی کەوا زیاتر لە 104 گومان لەکراومان پشکنین کرد و ئەوانە هەمووی نێگەتیڤ دەرچوون. بەڵێ بۆ ئەوەی کەوا دڵنیا بین کەوا هیچ کەسێکمان لە شاری کەرکووک نییە کە هەڵگری ئەو ڤایرۆسە بێ کە پێوە دیارنی یاخۆ نیشانەیەکی کەمی پێوە دیارە بێتە ئەگەری ئەوەی لە تێکڵاوبوونی لەگەڵ هاوڵ. بەڵێ دکتۆر بورهان عومەر شارەزای نەخۆشە گوازراوەکان لە کەرکووکەوە لەگەڵماندایە. پێچەی کێشەی هونەریمان هەبێت کە پەیوەندیەکە پچڕا من ناوبڕێکی کورد وەرەگرم و دەگەڕێم وڵاتان. لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی تونند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵخ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەست نەدان لە دەسکی دەرگا و دیوار،
لە کاتی ڕیزگرتن دووربۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. جارێکتر سڵاوتان لێبێ ببورن بۆ کێشە هونەریە کە بووە هۆی پسڕانی پەیوەندیمان لەگەڵ دکتۆر بورهان عومەر شارەزای نەخۆشە گوازراوەکان کە لە کەرکووکەوە لەگەڵماندایە بۆ گفتوگۆکردن لەسەر بارودۆخی تەندروستی لە کەرکووک. دکتۆر بورهان، ئێستا شاری کەرکووک لە شارەکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان دابڕێنراوە؟ بەڵێ ئێستا هاتوچۆ قەدەغەیە لە کەرکووکەوە بۆ هەر شارێکی دیکەی عێراق و یاخ و کوردستان و لە ناو شارەکەشە عینەن هاتوچۆ قەدەغەیە. بەڵێ، ئامان چییە لەم قەدەغەی هاتوچۆیە؟ هەرچەنە پێشتر بە تەواوی وەڵامت نەدامەوە پەیوەندیەکە پسڕا لە کاتێکدا لە کەرکووک کەمترین ژماری توشبووە بەشێکی زۆریشان چاک بوونەتەوە. بەڵێ، خۆی ئەمە گرنگترین پرسیارە کە دایمەن هاوڵاتیش ئەیپرسێ ئێمە ئایا لەسەر ئاستی کوردستان، ئاستی کەرکووک یاخۆ ئاستی چەند پارێزگایەکی عێراق بۆچی هاتوچۆ قەدەغەکرا؟ بەڵێ لەبەرەوەیکەوە بە جۆرەی ئەو توێژینەوەی کە هەیە دەربارەی چین کە سەرچاوەی نەخۆشیەکە بوو لە سەرەتای ئەم ساڵەوە 186 توشبووان لە سەرەتای ساڵ پێیاندار نەبوو ئاسەواری ئەم نەخۆشیە، بێجگە لە تایەکی زۆر بەسیت شتێکی دیکەیان پێوە دیار نەبوو. ئەم کەسانە خۆیان چالاک بوون، دەستیان کرد بە جوڵانەوە بە ئەنجامی ئیشی ڕۆژانی خۆیان وەکو چوون بۆ ئیش یاخو بۆ بازار بۆ گەڕان بوونە سەرچاوی کەوا ئەم نەخۆشیە بەو شێوەیە بڵاوکەنەوە. بەڵێ. ناوڕێکی دیکە وەرەگرین و دەگەڕێنە وڵاتان بمان بورن. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵدا و دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی تونند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەجواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دووربۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. ڕێنماش بۆ خۆپاراستنێژ ڤایرۆسە کۆرۆنایە، دەستنەکردنا چاو و دفن و دەڤان بە دەستên پîs، شوشتنا دەستان بە ئاواگەرم و سابûnê. Hevcarekê bû dema 20 bû 30 çirkeyan. Heger av û sabûn bi destên te nekeftin, ciliyê paqijkirina desta ku rêjeya madde kuholê ji 60% pêtir bît bikarbîne. Di dema ku xînê û bêhnişînê de def û difnên xwe binixêve. Wan cih û tiştan berdewam paqij bike yên ku tu destên xwe dikî. Di dema nexweşbûnê de li malê bimîne. Bizave bike ku ji cihên qerebalixê û girtî dûr bikevî. Xwe ji kesên tûjbûyî dûr bigire.
سڵاو من دکتۆر زانا پزیشکی پسپۆری هەناوم هاوانیشتوانی ئازیز یەکێک لە ڕێکارەکانی خۆپاراستن دژی ڤایرۆسی کۆرۆنا و نەخۆشی کۆڤید بریتیە لە بەستنی ماسک بەڵام ئایا چۆن بەکاربێت ئایا ئەگە پێویستی کرد ماسک چۆنە ڕێکارەکانی بەستنی ماسکی تەندروست چۆنە ئەو کەسێک کە پێویستە ماسکە بەستێت ئەبێ دەستی بە جوانی بشوات بۆ شێوەی کە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی هاتووە واتش دەستشنەکە بە ماوەی 20 کە یان زیاتر بەردەوام بێت دوای ئەوە دەست بکە بە بەستنی ماسکەکە ماسکەکان جۆریان هەیە بەڵام ئەو جۆرێکە ئێستا لای منەوە پێتان بڵێم کە چۆن دەبەسترێت ئەو ماسکەیە کە پێڵێن سێرجیکەڵ ماسک خۆی ئەم ماسکە دوو ڕووی هەیە ڕوویەکی شین ئەم ڕۆکێکی سپی عادەتەن ئەبێ ڕۆ سپیەکە لە ژیرەوە بێ ڕۆشینەکە لە دەرەوە بێت بە هیچ شێوەیەک ناوێت دەستکاری بەشی پێشەوەی ماسکە بکرێت ماسکەکە دوو بەشی هەیە بەشی سەرەوەی بەشێکی کانزایی یا ڕقە ئەمە دیارە لێرە بەشێکی هەیە نەرمە بەشە کانزایەکەی تێدانە ئێمە ئەم بەشە کانزایە دێنین لەسەر پردی لوتمان دایدێنین بۆ جۆرە ئەی بۆ جۆرە بێ ئەی خۆپێنینەوە بۆ نەوە دوای ئەوە ئەم دوو دەستە دەگرین لە گوێچکەمان کە بەستیمان بۆ جۆرە دوای ئەوە دەم و وچە ناگەشمان دوای ئەوە لێرە توندی دەکەین کە ماسکەمان تەواو کرد ئەوە ڕێکاری تەواوی ماسک بەستن و ڕێکاری تەندروستی ماسک بەستن بۆ جۆرەیە دەرێنانی ماسکە بۆ جۆرە دەبێت ئەم دوو تەلەی دەگریت دەری دەهێنیت بە هیچ شێوەیەک لەس بەشی پێشەوەی ماسکە نادەیت دەیخیتە ناو تەنەکەیەکی خۆڵ و دای دەخەیت دوای ئەوە دەستت بە هەمان ڕێکاری تەندروستی دەیشۆیت کە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێکراوە لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. ئەگەر هەرکەم لە نیشانەکانی پەتای کۆرۆنات هەیە، ژانەسەر، کۆکە، هەناسەتەنگی، بەرزی پلەی گەرمی جەستە، پەیوەندی بکە بە ژمارە 122 بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. جارێکتر سڵاوتان لەبێ بمان بورن ناتوانین پەیوەندەکەی کەرکووک وەربگرینەوە لەبەر کێشەی هوەری کە دکتۆر بورهان عومەر شارەزای نەخۆشیە گوازراوەکان بۆ بارودۆخی تەندروستی کەرکووک لەگەڵماندا بوو. بارودۆخی دارایی و ئابووری جیهان لە ئێستادا جیاواز لە هەر کاتێکی دیکە لە بەردەم قۆناغێک یاخود مەرحەلەیەکی نادیاردایە دابەزینی نرخی نەوت و دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا دەبێتە هۆی دابەزینی ئاستی بەرهەمێنانی جیهانی ئەمە ژوا دەکات کە لە بەرامبەرەوەدا خواست لە جێگەی خۆیەتی بۆیە سیستمی دارایی و ئابووری جیهان لە بەردەم قۆناغێکی نادیارە. دکتۆر کامەران ئەحمەد مامۆستای زانکۆ لە گەرماوگەرم لەگەڵمدایە گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەین. دکتۆر کامەران بەخێر بیت. ئەکری ئێستا ناو بنین کە بەوەی ئابووری و دارایی جیهان لە بەردەم مەترسیدایە؟ سەرەتا سپاس بۆ دیمانەیە و دەستان خۆش بێ. هیوادارم جیهانیش هەرێمی کوردستانیش بە خێرایی چارەسەری ئەم پەتا نابەرجێ بدۆزرێتەوە و مرۆڤایەتی و تەواوی مرۆڤەکانی سەرزەوی ڕزگاریان بێ لەم بەڵایە. دیارە سیستمی ژیان بەشێکی گرنگە لە سیستمی ئابووری ژیان بە مانا بەرفراوانەکەی کە ئێمە لە ڕووی ئابووریەوە سەیریەکەین بریتە لە چالاکی سەرەکیەکانی مرۆڤ کە ڕۆژانە ئینسانی ئەنجامیەدا کە بەرهەمێنان و بەکارێنان و بەشینەوە و ئاڵوگۆڕە. دیارە ئەم چوار چالاکیە سەرەکیی مرۆڤ کە لە چوارچێوەی ئابووریا خۆیە دۆزێتەوە یەکێکیان ممکن نییە بوەستێ کە ئەیش بەکارهێنانە تا مرۆڤ بژی ساغ بێ نەخۆش بێ سەقەت بێ کوێر بێ سەرۆک کۆمار بێ بێکارێک بێ بەکارهێنانی هەیە نانخواردنی هەیە جللەبەرکردنی هەیە و هەتا دوایی. ئەم بەشە لە مرۆڤ کە هەموو گۆی زەوی کە 7 ملیار و نیوەکی مرۆڤایەتی ئەگرێتەوە ڕۆژانە پێویستی بە بڕێژی دیاریکراوە لە شمەک و خزمەت گوزاریەکان بۆ ئەوی ژیانی بەردەوام بێ. مادەم ژیان هەیە کەواتە ئابووری ناوەستێت. کەواتە یعنی ئەگەر ئێمە بڵێن ئایا ئابووری و سیستمی ئابووری و
ئەوەی کە پێی دەگوترێت ئاراستە ئابوووریەکان دەوەستن مادەم بەکارێنانێ ناوەستێ. بەڵام تۆ سێ چالاکیەکەی تریشت لەبەردەستایە کە بەرهەمهێنان و ئاڵوگۆڕ و بەشینەوەی تەوزیع دیستریبیوشنە. تۆ کە تووشی کارەساتێکی وەکو ئەمەی ئێستا ئەبیت مرۆڤایەتی من ناڵێم ئابووری ئەوەستێ بەس سست ئەوێ سستبوونێکی زۆر بەهێز سستبوونێک بە زۆرەکەمە بەستە لە چیە لە ڕووی بەرهەمهێنانەوە بەڵێ لە ڕووی بەرهەمهێنانەوە سست بووە. ئێستا کەرتەکانی بەرهەمهێنانیش چ بەرهەمهێنانی کەرتی پیشەسازی بێ ئەم بەرهەمهێنانی کەرتی کوشت و کاڵ بێ بە شێوەیەکی گشتی بە دوو جۆر شمەکی سەرەکی دابەژە بن شمەکەکانی بەرهەمهێنان و شمەکەکانی بەکارهێنان. ئەو شمەکانی کە بۆ بەرهەمهێنانە وەکو ئامێر و تەکنەلۆژیەوە تا دوایی شمەکەکانی بەکارهێنانیش لە خۆراک و لە جلوبەرگ و هەتا دوایی. تۆ لێرەیە ئەو باڵی کە پێی ئەڵێن شمەکی بەکارهێنان دەمێنێ بەڵام ئەوش سست دەبێ. بەڵام لە کارەساتێکی وەکو ئەمەی ئێستاە بەرهەمهێنانی شمەکی بەرهەمهێنان یعنی ئینتاج وەسایل لە ئینتاج سستیە گەورەکە لەسەر ئەمانە بێت. ئێستا مرۆڤایەتی وایە قیتار دروستکردن دەوەستێ پاپۆر دروستکردن دەوەستێ ئەگەر نەژوەستێ زۆر کەمە بێتەوە. کارگەکانی ئیتالیا ئێوە ئەخبارەکان ئاگادارن زۆربەی هەرە زۆریان بە تایبەتی و کارگانی کە پەیوەندیان بە ژیانی ڕاستەوخۆکەی مرۆڤ بۆنێ کەرتی بەرهەمهێنانی شمەکی بەکارهێنانە زۆربەی ئێزندراوەتەوە بۆ ماڵەوە بۆی تێکەڵاوی و شت کەم ببێتەوە بۆ ژمارەی نەخۆشبووەکان من پەتایە کەم ببێتەوە. لە ئەمریکا ئاینشت لە فڕەنسا ئاینشت لە چین ژیان بە تەواوی لە زۆربەی زۆری شارەکانی چینە هاتنە دەرەوەی بە جۆرێک قەدەغەبوو مەگەر بە سیستمی چینی بتوانێت ئەو شتە تەنفیس بکات. گەڕە بۆ کوردستانی مەش ئەمڕۆ شەشەم ڕۆژی ئەوە بۆ کە خەڵک نایەتە دەرێ. دیارە ئێمە کۆمەلگای کوردەواری بە حکمی ئەو بارودۆخە تایبەتی تێکەوتوە ژمارەیەکی زۆر بەرچاو لە ئێمە بە بۆ موچەیە ئەژی کە خەڵک لە حکومەت وەری حکومت پارەکەی لەکوێ دێنێ ما نەزانین نەوتە نەوت لە 65 دلار سەر 28 دلار ئەگەر کەم تریژ نەبێتەوە بۆ لەبەر ئەوەی کەرتی وزە بەرهەمهێنانی وزێ کارگەکانیش بە وزە کارەکەن تۆ کارگەکانت داخست وزەت بۆ چییە؟ بۆ نمونە ئێستا ئەمڕۆ ڤێتنام ڕایەگەێنێ تا 34 هیچ گەشتێکی ئاسمانی ناکەین چەند تیارە ئەوەستێ چەند فڕۆکە ئایا هەر بەنزینی فڕۆکە بەرهەمهێنانی دکتۆر کامەران ئەمە لە دەستەواژە ئەمریکا زۆر جار ئەوە بەکاردێک سیستمی سەرمایەداری پێی وایە ناو بەناو یا دەیەک جارێک خۆی نوێ ئەکاتەوە لە دوو دەی ڕابردوو شابینیمان خۆی نەکردوانێ ئەمە سیستمی ئابووریە خۆی نوێ ئەکاتەوە؟ نە ئەمەیانەوە نییە بەڵێ ئەوە شتێکی ترە ئەوەی کە تۆ باسیەکەیت تێکچوونی هاوسەنگیە بە ئینگلیزی ئیکویلیبریەم بەس هاوسەنگی هەمووەکی التەوازن الکلی لە کاتێکدا کە تەوازنی اقتصادی کولی تێک دەچێت بە عادەتەن ئەو ئەزمانەکە لە ئەوروپا و ئەمریکا و لە وڵاتی ئابووری پێشکەوتوو ڕوەدات لە ئەنجامی زۆری ئەگریگەیت سەپلایە یعنی العرض الكلی خستنەڕووی هەمووەکی زۆر زیاتر دەبێت لە خواستی هەمووەکی ئەمە وا ئەکات فەرجۆیەکی ئینتیماشی گەورت بۆ دروست دەبێت یعنی کەلێنێکی پوکانەوەی گەورت بۆ دروست دەبێت لەو بوارەیە ئەو کەرتانە لە ئابووری کرێکارەکانیانە نێرنەوە ماڵەوە چیتر پێویست ناکە خانوبەر هەمبێنی وەک 2008 کەس نایکڕێ کەواتە بەرهەمهێنانی خانوبەرە بە هەموو بابەتەکانیەوە بە هەموو جۆرەکانیەوە زیاتر لە خواستی خەڵک لەویا کە تۆ کەرتی خانوبەرە تێگەچێ ئجا ئابووری سروشتێکی تایبەتی خۆیە وەکو زنجیرێکی پێکەوە گرێدرا وایە کە ئەڵلقەیەکی بپچڕێ ئەڵلقەکانی تر پەکیانەکەوێت لەویا ئەمە شتێکی ترە ئەمە داوێتی لە اقتصاد بە شێوەیەکی گشتی مرۆڤ نەخۆشە بێ مرۆڤ ئەم ڤایرۆسە کوشندەیە ئەوە نزیکی 10,000 مرۆڤی کوشتووە قەیناکە ئابال بڵین لە 156 بەرکەوتەکان مردوون بەڵام ئایا ئەو بەرکەوتانەی مردوون مرۆڤنی ئەوەی تری مرۆڤ نەخێب لەویایە مرۆڤ هەمووی وەک شتە بەڵام دکتۆر کێشانی جگەرە ڕووداوی هاتوو چۆ نەخۆشیەکانی دڵ و گورچیلە لە جیهاندا زۆر خەڵکیش دەکوژێت کاری قورس لە ناو کارگەکاندا ئەمانەژەر خەڵک دەکوژێت بۆچی ئەمە نابێتە هۆی وەستانی سیستمی ئابووری جیهان بەڵام کۆرۆنا دەبێتە هۆی وەستانە کۆرۆنا ڤایرۆسێکە
خۆتی لێ بپارێزە تووشی نابی مەسەلەی ئەوەکانی تر تۆ ئێڵێ هەندێک جاڵە بە قەزا و قەدەرێکی ئیلاهی ئەمە چێتە ئەو بابیانەوە بەس ئەمە بابێکی ترا ئەمە ڤایرۆسێکە هاتووە کەس نایبینێ هەویی نییە پەساپۆرتی ناوێ ڤیزەی ناوێ ئامادەیە بە هەموو جانی شاوڵاوێتەوە بڵاو بۆەوە ئەمە کارەساتە چونکە مرۆڤایەتی لە ساڵی 1970 بە ڤایرۆسێک بەس لە ئەوروپا 50 ملیۆن مرۆڤ مردووە ئەمە ژەماشت دووبارە بێتەوە خۆ بەکو بازەکەن ئەم ڤایرۆسە پیر و پەککەوتە نایڵێ هەرچی نەخۆشی سەرەتانی هەبێ بیگرێ دەیکوژێت ئەو نەخۆشانی کە بەرگری سروشتی لەش کەمەکاتەوە هەر کەسی ئەو نەخۆشی بێ ئەو کۆڕۆنا لێ بدای کوژێ کەواتە ئەمە خەتەرە لەسەر هەموو مرۆڤایەت. دکتۆر ئەگەر بێنەوە سەر بابەتە ئابوووریەکە لە قەیران کە پێناسە ئەکرێ یاخود باس ئەکرێت قەیران لە یەکێک لە کەرتە ئابوووریەکان ڕوودەدا دەگوازرێتەوە بۆ کەرتەکانی دیکە. کەرتەکانی دیکە چالاگە بن یاخود وا دەکەن پارسەک بدەنەوە بە کەرتەکەی کە قەیرانیشی بەرکەوتووە. ئەمە ئێستا ئەیبینی لەم سەردەمەدا لە ئێستادا هیچ قەیرانێک نیداوە لە کەرتە ئابوووریەکان. قەیرانێکە لە دەروی کەرتە ئابوووریەکانە ئەکرێمە ناوبرێ قەیرانی ئابووری جیهانی بڵاوبوونەوەی ڤایرۆسێک کە دەبێتە هۆی سستبوونی تەواوی سیستمی بەرهەمهێنان تەواوی سیستمی بەرهەمهێنان و لەلایەک و کەمکردنەوەی بەکارهێنانیش چونکە سیرکە ئێستا گەر حکوومەتی یاریمی کوردستان نەوت نەفرۆشێ پارێنەوتەکەی کەمە بێتەوە من گومان خەڵک سەر گوێی لە منە موچەش کەمە بێتەوە کەموچەکەمێتەوە بەدی سنجاری تر بەکارێنان کەمە بێتەوە بەکارێنان ئەوەی کە دوێنێ زەرور بوو ئەمڕۆ زەرور نییە تێگەی کۆمەڵێ شمەکی کە ئێستا لای من زەرورە ڕاتەوە بێ بە کەمالیات نایکڕم کەواتە لەوێ ئابووری ئەوەندەی تر سست دەبێ کەواتە ئەمریکا و بەریتانیا و ئیسپانیا و ئیتالیا و تەواوی وڵاتە گەورەکانی پێشکەوتوی دنیا کە ئێستا بە هاڵپەن و بە پەلەن بۆ دۆزینەوەی چارەسەرێک لوقاحێک پێکوتەیەک بۆ ئەوەی ئەم ڤایرۆسە نێڵن کە لە کاتێکدا ئەم ڤایرۆسە نەما و چارەسەرکرا کسەر ئابووریەکێتەوە شوێنی خۆی چونکە ئەمە هەڵقوڵاوی یاسا ئابووریەکە نییە هی دسهاندەکە نیە دەستە شاراوەکە نیە ئەوەی ئادەم سمز باشسیەکات کەواتە ئەم قەیرانە کە ڕووی داوە شاراوەکەی ئادەم سمز مەبەست ئەوەیە کە ئەڵێ هیچ قەیران وجودی نییە بەپی تیۆرەکانی بردۆزی کلاسیک هەمیشە ئابووری لە هاوسەنگیایە ئەگەر لە کەرتێکی دیاریکراویشە مەسەرەن بێکارێکی بچکۆلە ڕووبا کاتیە دوای خۆی چارەسەرە بێ کەواتە دەستە شاراوەکە کە یاسای خواست و خستنە ڕووە خۆی کارەکان چارەسەرەکە ئەمە لە سیستمی خواست و خستنە ڕووی نەداوە ئەمە لە تەواوی مرۆڤایەتی داوە لە مرۆڤی داوە مرۆڤ لە اقتصاد زۆر شتێکی زۆر مهمەیە کاگوس مرۆڤ لە یەک کاتە هەم ئامانجا هەم ئامرازە چۆن ئامانجا کە تۆ هەرچی بەرهەمەهێنی بۆ مرۆڤ لە خزمەتی مرۆڤایەتیایە بە شمەک و خزمەت گوزاریەوە ئامرازیشە ئامرازە بۆ بەرهەمێنانی و شمەک و خزمەت گوزاریانە چونکە بنەمایەکی بەرهەمێنانە ئەی ناڵین کار سەرمایە زەوی ڕێخستن کەواتە لە دوو عنسری ئەم چوارانەیە ڕێخستنەکەش مرۆڤە مهندسین و مدیر و ئەمان ناگرێتەوە ئەی کاریش کرێ و موچەکانیان کە هەیە هەر مرۆڤ نین کەواتە لەلایەک مرۆڤ بنەمای بەرهەمێنانە کەواتە ئامرازە لەلایەکش مرۆڤ ئامانجا کە تو و کاراکەیت بۆ وێڵفەرەوە دروستکردنی بەختەوەریە ئاخر تیۆری دوای سندوقی ئاجۆس بۆکس و ئینجا نەزەریە وێڵفەریەت کە هەردووک چەماوەکانی بەکارهێن و بەرهەمهێن لە یەکتریەدات ئەمە ئێستا هەرچەندە لە سەدەی 19 شاو سەرەتای سەدەی 20 ئابووری ناسک ئەوروپیەکان هەوڵی ئەوەیان داوە بزانم مرۆڤ کەی ئەگاتە بەرزترین ئاستی بەکارهێنان و بەدەستێنانی کەڵک ئەلەمەیایە تۆ ئەتوانی تۆ کاتە مرۆڤ ئامانجا بەڵام کە من کرێکار باسەکەم وەکو هۆکارێکی بەرهەمێنان وەک بنەمایەکی بەرهەمێنان کەواتە ئامانج ئامرازە ئێستا ئەم ڤایرۆسە لە چی داوە لە بنەمایەکی ئابووری داوە و لە شتێکیشی داوە کە ئامانجی سیستمی ئابووریە. دکتۆر کامەران ئەمە لە سیستمە ئابووریەکەدا بینە سەر سیستمە داراییەکە بۆچی ئەگوازرێتەوە بۆ بازارە داراییەکانی ئەوەی کە کاغەزە داراییەکان مامەڵیان پێوەکرێ پشکەکان مامەڵیان پێوەکرێ بۆچی ئەگوازرێتەوە بۆ ئەمە کاک یوسف گیان بازاری دارایی لای ئێمە لەوانەیە پشک و قەواڵە بێست ئەسوم و سەنەدات بێ
خیارات هەیە مشتەقات هەیە بەدائیل هەیە شتی تریشە ینی ئێستا کاغەزەداراییەکان تەنها دوو جۆر نین جاران تەنها دوو جۆر بوو ئێستا 6 جۆری هەیە ئەم کاغەزەداراییانە نوێنەری شتێکی ترن کە پێ ئەوترێ ناتیج المحل الإجمالي GDP بەڵام من خۆشبەختانە ئێستا خۆم کتێبێکم بەدەستەوەیە العولمة المالية والنمو الاقتصادي إنه سريكي قوري عراقية 2011 طبعا كراوت داتا كان تصالي 2010 تاعي يكتب من إخوان ما بحد قباري أوراق دارائية كان كاغذ دارائية كان بحمو جورا كان يوا لسطها 444 هندي دخلي قومي ناتج قومي إجمالي سراپەی بەرهەمینەتەوەی ئەمریکیە بابەتێکی ئاساییە سیکە تۆ لە حەجمی اقتصادەکەی خۆی گەورەتراتۆتە دەرێ نەوەڵا ئاسایی نییە قاغەزەداراییەکان نوێنەری شمەک و خزمەت گوزارین کە ئەمڕۆ لە سیستمی جیهانیە بۆ بەدەستهێنانی سەرمایە ئەم ئەسوم شتە پەیدا بوو ئێستا کەس خاوەنی کۆمپانیان نییە ئەو کەسە خاوەنی کۆمپانیایە کە پشکەکانی کۆمپانیاکەی لێدایە چەندت پشک پێ هێندە خاوەنی ئەو کۆمپانیایی بە قازانج وەزەرەریەوە کاتە بێت ڕێگیری لەم حاڵەتە بکرێت سیرکە کە تۆ قازانج دابەژەکرێ لە کاتی سەری ساڵار کاتێککە قازانج دابەژەکرێ تۆ لە بری ئەو چەند پشکت پێەیە قازانج دەگری طبعا بازاڕی دەرەی ئەم پشک و قەواڵانە دەفرۆشرێن ئەم پشک و قەواڵانە دەفرۆشرێن و ئەکردێن ئەفرۆشرێن کۆمپانیایەک بەرهەمی زیاد دەکا قازانجی زۆرەوێ پشکەکەی بەرزە بێتەوە کۆمپانیایەک بە پێچوانەوە ئەو ڕۆژەی کە ترامپ اقتصادیاتی گەشتەکانی ڕێک لەگەڵ ئەوروپا داخست لە 12.5 نرخی پشکەکانی بازاڕی دارایی ئەوروپی بۆرسەکانی ئەوروپا هاتە خوارەوە لە 12.5 هاتە خوارەوە بۆ سیرکە وابەستەی اقتصادی ئەوروپی بە اقتصادی ئەمریکیەوە واکات بەرهەمهێنان و فرۆشتنی بڕی بەرهەمهێنراوی شمەکی ئەوروپی لە ئەمریکایە نامێنێ کەمە بێتەوە کەقاتە قازانجەکان کەمە بنەوە کە قازانجەکان کەمە بنەوە پشک و قەواڵەکانیش بەهاکانیان لە دەسەدەن کەواتە سیرکە ئێمە لە اقتصادە دوو شتمانەیە یەکێکیان پێ دەوترێت الاقتصاد الحقيقي الجانب الحقيقي والجانب النقدي والمالي لایەنی بازاڕی شمەکەکانە لەگەڵ بازاڕی پارە و ئەوانی پێ بەعرە پێ ئەشباه النقود لە من ضمنیان ئەوراقی دارایی ئەشباه النقودە ینی لە پارە دەچن ئەوانی لە پارە دەچن هاوشێوەکانی پارە ئەم دوانە نوێنەری شمەک و خزمەت گوزاریەکانن نوێنەری شمەک و خزمەت گوزاریەکانن بە تایبەتی ئێستا ژێرسایی سیستمی پێدەوترێت تعویم العمر ئەگەر بابەتەکە نەکەینە زۆر بابەتێکی تیۆری ئەم بەرەو پێچوونەی کە لە ئابووریان ڕوویداوە لە نێوان دوو ڕیانێکدا بێت ئەگەڕێتەوە بۆ ئابووریە کلاسیکەکە کە هەر وڵاتێک خۆی بێت ئەم وابەستە نێو دەوڵەتی نەمێنێ یاخود سیستمێکی نوێی ئابووری لەدایک دەبێت کاک یوسف ئابووری جیهانی لەوە چۆتە دەرەوە تازە من تەنها خۆم بژێن و بگەڕێنەوە بۆ ئابووریەتێکی نەریتی تەقلیدی بە عەرەبی کە بەرهەمهێنان چۆن لە دەیەکدا بەرهەمهێنان تەنها بۆ تێرکردنی پێداویستەکانی خۆی بوو کابرای جوتیار ئەمە لە سەردەمی دەرەبەگایەتیە یان من تەنها بەرهەمی خۆمە بێ لە عێراق و بۆ خۆم و تۆش لە ئێران بۆ خۆت و ئەوی تریشان وە ناوە نەماوە ئەمە شتێکی کاتیە لەگەڵ نەمانی کۆڕۆنایە بارو ئابووریەکە بەرەو باشبوون چێتەوە بەڵام یەک شتت با پێ بڵێم هەرگیز ئەو شتێکی ئێستا گۆڕانکاری بەسەرا دێت نابێتەوە بەوەی پێش بڵین کۆتاییەکانی 2019 چۆم و پێش کۆڕۆنا بۆچی دائیمەن طبیعەتی اقتصاد وایە شتی نوێ کە شتی نوێ هاتێتەوە بۆ دەرباز بوون لە ئابووری وەکو ئاوێکی گەورەی بەهێز وایە کاک یوسف سەدەیەک کە هەر پڕ دوای لێ ڕژێگە کونێ نەبێ ئاوەکەی لێوە بڕوە کەواتە کە سەرمایەداری خۆی ئەگاتەوە ئەو ئاستە گەورەیە دوای خۆی ڕێڕەوێ بۆ خۆی دروست دەکات ئێستا قەیرانێک تی کەوتووە بەهۆی ڤایرۆسێکەوە قەیرانەکە هەموو جیهانی گرتوتەوە هەموو مرۆڤایەتی گرتوتەوە هەموو اقتصادێکی گرتوتەوە هەر یەکەی بە جۆرێک و بە قەبارەیەک باشە لە کاتێکدا ئەم منامێنی وردە شەریکاتی تەیاران دەست پێکاتەوە ئەو دەست پێکاتەوە بەڵام ئەمانە ئایا جارێکی تر ئێمە نابێت لەوە بترسینەوە ئەگەر ئەم جارە بەکتریایەک لە لابێک
لابراتۆرێکی بەهێنانی چەکی کیمیایی و ڤایرۆسی جارێکی تر فرتە بکە و ئەم کارە ساتە دروستکاتەوە. پێدوانی ئەمە بەستە جیهانی وای کردووەکە و ڤایرۆسەش خێرا بڵاو بێتەوە گەڕانەوە بۆ سیستمە نەریتەکە وڵاتێکی داخرا و ئابوورێکی داخرا و خزمەت بە ئەم سەردەمی ئابووری بکە. سەرمایهداری ئەم ئاستی ئێستا تێکەوتەوە قبوڵ ناکە. بەڵام ڕخنێکی زۆرش هەیە لەسەر سیستمی سەرمایهداری. هەمیشە ڕخنەی هەبووە، هەمیشە لە وەتای مرۆڤەیە و سیستمی بەرهەمێنان و بەکارهێنانەی ڕخنە هەبووە و لە هەموو شوێنێکی خۆی ڕخنا بووە. خۆ ئەگەر ڕخنە نەبێ پێشکەوتن نابێت کاک. بەڵام سیستمی سەرمایهداری جیاواز لە سیستمە ئابوووریەکانی دیکە سیستمی ئیشتراکیەتە دەرەبەگایەتی هەتا تەنانەت ئێستا کار لە تەنیشت سیستمی سەرمایهداری و سیستمێکی ئابووری ئیسلامیش هەیە، سیستمێکی ئیشتراکیش هەیە. ئانی پێدوانێت لە نێوانەیە سیستمێکی نوێی ئابووری لەدایک بێ بۆ جیهان؟ بەڕای من جارێ هەرچی سیستم هەیە سەرمایهداریە بە ئیسلامیەکەی تۆش ناوهێنا بەوەش کە ئەو ناوت هێنا ئیشتراکیت ئەویان بە شێوازێک تێکەڵکردنی ئیسلامی لە نێوان تێکەڵکردنە لە بینی کەرتی گشتی و کەرتی تایبەتی بە جۆرێ لەسەر ڕێبازە فقیهیەکان هەر مڵکایەتی تایبەتی تایە شهر سیستمی چوارشتی تیا بوو سەرمایهداریە مڵکایەتی تایبەت بەرژەوەندی تاکە کەس بازار بەڵام ئازادی تاکە کەس لە فقهەکەیە مەشروتە لە ئیشتراکێتەکەی زمانی سەوسۆڤیتیشە مەرجدار بوو حکومەتیش کۆنتترۆلی کردبوو بەڵام ئازادی تاکیش نەبوو بەڵام بازارەکە و جوودی هەبوو کە بازار هەبوو کە اقتصاد نەقدی بوو کە لە سۆڤێت ئامادەم ڕۆبڵ هەبوو پارە هەبوو کەواتە بەشێک لە سەرمایهداریە بەڵام ێ سەرمایهدارێتی دەوڵەتی مشەخۆرە ئەمە سەرمایهدارێکی دەوڵەتی تێکەڵاوە لە بینی ئەمەوەس ئیسلامە ئەمەیشان سەرمایهدارێتێکی لیبرالی نوێیە کە لەژێر سای سیستمی جیهانگیریایە ئەم سێ سیستمە کە باسی کرد ناکرێت تێکەڵکرێ هەر خۆیان دەرهاویشتەکانی سەرمایهداریە بەپێی سروشتی بەرهەمهێنان و بەکارهێنانی ئەو میلەتانە هاتوتە ئاوا. دکتۆر کامەران لەسەر سیستمە ئابووری ئیسلامیەکە قسە بکەین. یەک لەو شتانەی کە ڕەت کراوەتەوە لە ئابووری ئیسلامیە بابەتی نرخی سوودە فائیدە ڕیبا چۆن ئەمە بەشەکە لە سیستمی سەرمایهداری جیهانی ئەژمارێکی لە کاتێکدا ئەمە ڕەفز کرد بێتەوە؟ باشە من پرسیارە تۆکەم پرسیارەکە ڕیبا سوو تەنها ئاینی ئیسلام قەدەغی کردووە لە مەسیحەتی قەدەغە کراوە لە مەسیحێتی قەدەغە کراوە هەتا هاتی تۆما ئەکوێنی و ئۆزڕۆم باشە لە جوولەکە قەدەغە کراوە تەنها لە بینی ناو جوولەکە خۆیان ناقەدەغەیە بەس جوولەکە پارە با بە ئیسلامیان بیا بە مەسیحی بە هەر دینێکی تر حەڵاڵە سوو تێگەی بەڵام ئەوەی کە دەوترێت دکتۆر بەڵام فەلسفەی ڕیبا و حرامکردنی ئەمانە ڕاستە ئاینی جوولەکە زۆر کۆنترە لە فکری فەلسفەی یۆنانی بە ئەفلاتون و ئەرستۆوە بەڵام ئەفلاتون و ئەرستۆ ئەساسەن ئەرستۆ ئەڵێ پارە نەزۆکە مادەم نەزۆکە پارەی نابێ ئەمە سەبەبەکە ئەگەڕێتەوە بۆ چی بۆ ئەوەیە کە وەختی خۆی پارە معدەن پارە بووە کە معدەن پارە بوو دوو بەهای هەیە بەهایەکیان بەهایەکی قانونیە کە ئێستا پارەی کاغەزی هەیەی بەهایەکیشان بەهای کانزاییە کە ئاڵتون هەیەی هەر کاتێک هەر معدەنێ بەها کانزاییەکەی لە بەها قانونیەکەی زیاتر بوو لە بازاڕە نامێنێ بۆیە پارەی معدەنی شکستی هێنا ئاڵتونیش نەیتوانێت چیتر پارە بێت ئەمە ئەم قسەی ئەم ڕیبا ئەوەیە بەڵام ئێستا ئێمە وەرەقە بەکاردێنین قووەتی هەر پارەیەک لە GDP وەرەگرێ لە سەراپای بەرهەمی ناوخونەتەوە وەرەگرێ کەواتە کە تۆ سەراپای بەرهەمی نێتەوەت بەهێزە پارەکەشت بەهێزە ئەبێ بزانی چەند پارە دەرەکەیت ساڵانە ئەوێ پارە دەربکەی بە بڕی ئەو گەشە ئابووری کە ساڵانە بۆ دیێتە دی 102 گەشەی ساڵانت بڕی پارش کە دەریەکەی لە 102 زایدن ئەو بڕەپاری کە تەلف ئەبێت لە بەدەستی خەڵکەوە ئەدڕێەوە فەوتێ ئەوە نابێت دەرکەیت لێرەیە سعری فائیدە حرامکردنی بۆ ئابووریەکی سەرەتا دەرەبەگایەتی کۆتایی کۆیلایەتیە تێگەیشتی ئەشێ بۆ سیستمێکی لەو بابەتەدا کە قەرزکردن بۆ بەرهێنان نەبووە توانای خۆی هەبێ بەڵام خەڵکانی کە ناویان ئیسلامیە تێگەیشتی ئێستا سیستمی ناوێن ناوە مڕابەح و مشارەکە و ئەم جۆرەشتانە قازانجمان کۆرە قازانج دێنێ زەرمان کرد تۆ لە زەرەکەی شەریکی ئێوە هەر هەمان سعری فائیدەکەیە بەس بە جۆرێکی تر بەس بە جۆرێکی تر هاتووە لێرەوە لە تێهەڵکشانێکی مڵکانەوە ڕێعەوە خۆی کردوێتەوە بە ناو کۆڵانی سەرمایهداریە ناویشی نانێ سوو بەڵام لە جۆرێکی سەیری کە هەر دیوێکی تر لە سعری فائیدە چونکە سیستمی سەرمایهداری
بەرهەمێنان لە ژێر سای بازاڕ و قازانجا ممکن نییە بێ سعری فایدە بڕا بڕێەوە کاکە سعری فایدە لە بانقەکانی ئێرانە فرکەی دێ لە سعودی خۆم دیومە ئێستا هەندێک کەسەوەکە بۆ ئەوەی خەڵکی مسلمانی سادە کە خوا فەرموویەتی لە قورئانە بەڵە حرامە ئەی چۆن بەسەرەمەیە بازدەن خۆ کەس ناتوانێت قورئان بگۆڕێ دکتۆر ئێمە بابەتەکەمان زیاتر قسەکردن لەسەر سیستەمە ئابووریەکان بۆ ئەم قۆناغە کامیان من باوەڕی من ئەوەی وەک ئابووری زانێک کاک یوسف جان ممکن نییە سیستمی ئابووری سەرمایەداری جیهانی بەبێ نرخی سوود ناڕۆ بڕێەوە چونکە ئێمە شتێکمانەیە پێوترێت تەوزیع دیستریبیوشن هەر بنەمایەکی بەرهەمێنان پاداشتێکی خۆی هەیە سەرمایە سوودی هەیە فائیدەیە ئینترستی هەیە ئەگەر سەرمایە ئەو سوود و ئینترستەی نەبێت خاوەنی سەرمایە ئامادە نییە پارەکەی سەرمایەکەی بخاتە پرۆسەی بەرهەمێنانەوە دکتۆر لەم قەیرانانەی کە ڕوئەدا لەم قەیرانانەی کە ئێستا ڕوئەدات زیاتر تەرکیزەکە لەسەر ئابووریە و لە هەمان کاتدا بەشێک لە بانکە مەرکەزیەکانی وڵاتە بەهێزەکان ئەوە تایبەت لە ئەمریکا لە بریتانیا لە ئەڵمانیا لە فەڕەنسا ئەمانە زیاتر دیارە نرخی سوود بۆ نزیکی سفر نزیک ئەکەنەوە خۆ ئەمەش هەر فائیدێ بەڵام ئەم نزیکردنەوەوان چ ئامانجێگە پێکێ لە ئابووریان فریایەکەوێ تووشی قەیرانی گەورە نەبن ئێمە شتێکمانەیە لە تیۆری ئابووریە تیۆریکی ئابووریمانێ پێوترێت تیۆری ئابووری کینز ئەڵێ دوو شت کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە وەبەرهێن بچێ و بەرهێنان بکات کە پارە قەرز بکات لە بانق و بچێ و بەرهێنان بکات یەکەمیان سعری فائیدەکەیە کە ئەو نرخی سوودە لە بانقێکە وەریەگری بە قەرز ئەوە بەشێک لە کولفە لە تێچوونی بەرهەمێنان کە پرۆسەکە دروست دەکات و شتێکی ترمانەیە پێ دەوترێت الكفاءة الحدية لرأس المال propensity of production يعني توانای ڕاددەداری بەرهەمهێنان ئەو کەفاعەیە هەرچەند بەرز بێ ینی هەرچەند سەرمایەکە بتوانێت قازانج زۆر دروست بکە هەرچەندە نرخی سوودیش کەم بێ و بەرهێن زیاتر هان دەدا بۆ ئەوەی ئێستا سیرکە شتێکی تریش هەر لە تیۆری کەنزیایە پێی دەوترێت تەڵەی لێشاوی نەختینەیی ئەڵێ هەرچەندە منەوە سە شوێنی نییە بێ منحەناکە چەماوەکە بۆ تو دروستکەم ئەڵێ لە ئاسێکدا ئیتر کە سعری فائیدە ئەگاتە ئەو فەخ سیوری پێوترێ بە عەرەبی لیکویدیتی تراپ یعنی تەڵەی لێشاوی نەختینەیی ئەلە بیا ئیتر سعری فائیدە ئیش ناکە کینز ئەڵێ مادەم سعری فائیدە ئێستا بەریتانیا و ئەوروپا و ئەمریکاش سعری فائیدەشیان بکەن بە سفر یعنی بە قەرز بدەن بەبێ هیچ سعرێکی فائیدە و بەرهێنان نیە بۆ کەفاءەی حەدی ڕەئس المال وجودی نیە بۆ ئەم نەخۆشیەوە خەڵک شت ناکرێ خەڵک کار ناکە خەڵکەمەی لە ژوورەوە کەوتووە کەواتە بەشێکی گەورە لە بنەماکانی بەرهەمهێنان کە مرۆڤە و بەشێکی هەموو ئامانجەکەمان کە مرۆڤە سست بوون کەواتە جەوهەری شتەکەمان سست بووە کاک یوسف کە مرۆڤە لە هاوکات لەگەڵ دەرکەوتنی کۆرۆنایە شەڕی نێوان ینی شەڕە سیاسیەکەیان زیاتر لە نێوان سعودیا کە نوێنەراتی ئۆپیکەکە لەگەڵ رووسایە کە لە دەرەوەی ئۆپیکە لەسەر قەباری بەرهەمهێنان وای کردووە کە نرخی نەوت داوەزێ یعنی زیاتر هۆکارەکە لە پاڵ ئەمەیە نرخی نەوت ینی لەگەڵ کۆرۆنا پێکەوە ئەم قورساییان دروست کرد یاخود داوازینی نرخی نەوتەکان خۆی قورساییە دروستە کرد لەسەر ئابووری جیهان ململانی نێوان ئۆپێک و دەرەوەی ئۆپێک رووسیا دەرەوەی ئۆپێک سعودی ئۆپێک لە ڕێگنەکەوتن لەسەر بڕی بەرهەمهێنان و ڕێگنەکەوتن لەسەر کەمکردنەوەی ئاستی بەرهەمهێنان کەواتە من لە شوێنێکی تری باسی ئەوم کرد ئەمڕۆ ئۆپێک لە سەتاسی بڕی نەوتی گیانی بەرهەمهێنێ کە 31 بۆ 32 ملیۆن بەرمیلی ڕۆژانەیە لە ڕۆژێکە مرۆڤایەتی پێویستی بە 100 ملیۆنە بەڵام ئێستا لە دوای هاتنی کۆرۆنا ئەڵێ بەکارهێنانی نەوتی ڕۆژانە نزیک بۆ تۆ لە 70 ملیۆن بەرمیل یعنی لە سەتاسی تەڵەبی جیهانی لەسەر نەوت دابەزیوە بۆی ئەو سستەی کە لە کەرتی بەرهەمهێنان کەوتووە لە تەواوی دنیادا لە تەواوی دنیادا یاخود لە چین لە تەواوی دنیادا لەوێ دەستی پێکرد لە تەواوی دنیادا ئێستا وای لێ هاتووە ئێستا یەک بەشدار لە تۆم کاک یوسف قەیناوە دوو ڕۆژە هەور و بارانە هەموو ڕۆژ چەند دانە تیارەمان بە ئاسمانی سلێمانی بینی مەدەنی ئەفریقا هاتووە ڕۆژ ئێستا چەند نەبینی من دیقەتماوە زۆر کەم بۆتەوە
تێگەشتی کەواتە ئەمە دیسانەڵێم ئەها وزەیە کەرتی وزەیە کەم بۆتەوە بۆیە کەواتە خستنەڕۆوە خۆیەتی بەڵام خواست زۆر دابەزی ئەمە چییە هەراز بە نرخینەوە دێنێ کەواتە هۆیەکانی کاتێککە نرخی نەوت دادەبەزێ ئەو بەرهەمانی کە لە نەوت بەرهەم دێ نرخەکانیشان دابەزێ پێدوانیە ئەوەختە خواستیش لەسەر زیاکە سیرکە کەم ئەو سیرکە تۆ سارێکت پێ بازاری ناوخۆی هەرێمی کوردستان یان ئێران یان عێراق بۆ بەرهەم بۆ بەکارهێنانی بنزین لەوانەیە ئەو تەڵەبە ئەو خواستە گەورە ڕۆژانە بازاری عێراقی 600 بۆ 700 هزار بەرمیل نەوتی خاوی ئەوێت باشە ئەمە لە چاوی ژاپۆنە کە ڕۆژانە 11 بۆ 12 ملیۆن بەرمیل نەوتیەوێ بەس ژاپۆن بە تەنها ژاپۆن ئەمریکا هەموو ڕۆژێ 15 ملیۆن بەرمیل نەوتی ئەوێت 5 ملیۆنی خۆی بەرهەمی دێنێ 10 ملیۆنی لە دەرەوە ئەکرێت سڵین حدودی 11-12 ملیۆن بەرمیل نەوتی ئەوێت باشە ئەم اقتصادیە گەورە گەورانە تۆ لەسەر بەرمیل لێنانی نرخی نەوت دابەزێ ئەبێت مشتەقاتی نەوت وەکو بنزین و نەوت و نەوتی ڕەش و سپی و نازانم چی ئەمانە بێ دابەزن بەڵام پێی دەوێت تاوەکو کاتیە ینی مانگێ دوو مانگی تر نرخی نەوت ئاوا بێ کە ئێمە ئەوفەتە فەوتاوینە وەختە بۆ فەوتاوی فەوتاوینەوە کۆرێمی کوردستان نەگۆک مرۆڤ موچەکانمان نامێنێ خەڵکە باش بزانێ دۆلار بەرمیلە نەوت بە 65 دلار بووە 30 دلار هاتۆتە گیرفانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەی ئێستا بە 28 دلار چەند دکتۆرە لەسەر ئابووری هەرێمی کوردستانکە ینی ئەو بەشێک نییە لە ئابووری جیهان هەیەی ونێتی نەوتە ینی ئەمە بەزەوەژین بەڵێ مەبەستەکەم ئەوەیە لەناو بازارە ناوخۆیەکانە تێکڕای نرخەکان بەرز دەبێتەوە یاد نزم دەبێتەوە تێکڕای لەم حاڵەتەیە سیرکە ئەگەر ئێستا ئەگەر مەسەرەن ئەم ئەزمەیە بەس لە کوردستان نبووە ئەوە دابەزی و ئەین 2014 نرخی شمەکەکان دی سارجارێکی تر دابەزیەوە بەڵام ئەمە جیهانیە ئێستا تۆ لە ئێرانەوە لە تورکیاوە لەو سەرچاوانەوە کە شمەکت بۆ هات وشیان شمەکت بۆ ئەنارد سستێکی گەورەیە ئەگەر جاران لە سعاتێکدا 20 ترێلە هات بێ بەم دیوە ئێستا لە سعاتێکدا وەک بازەکەن ترێلێ دوو ترێلە ئاڵ و گۆڕەکەی پێکرێکەوەتە ئاڵ و گۆڕەکەش سست بووە هایکە لە چالاکیەکان کاریگەری بێ لەسەر بەهای دیناری عراقیش نا لەبەرەوە پەیوەندی بە بانقی مرکزی عێراقی و دوێنێ زیاتر لە 266 میلیۆن دلاری فرشتووە بۆ ئەوەی بەهای دیناری عێراقی بەجێگیری بمێنێت ئەگەر بێنەوە سەر سیستەمە دارایی و ئابوورەکەی جیهان دەوترێت چین کۆرۆنا تێپەڕێنێ دەتوانێت پارسەنگ بە نرخی نەوت بداتەوە دەتوانێت بەرزەوێتەوە جارێکی تر چۆن چونکە خواز لەسەر نەوت زیاد دەکاتەوە کارگەکان دەکەونەوە کار و زیان دەوێت نەوتیانەوێت بەکاری بۆ ئیشی پێ بکەن وردە وردە بازارەکان سیارە ئیشەکاتەوە فڕۆکە ئیشەکاتەوە تراکتۆرەکانی شەکەنەوە چی کەواتە هەمووانی کە نەوت و بەرهەمەکانی نەوتکارەکەن دەکەونەوە کار کەواتە وەختە خواز لەسەر من باوەڕم وایە لە دوای تێپەڕاندنیم کۆرۆنایە و لە ئەنجامی معاناتی خەڵک و هەڵپەی مرۆڤ بۆ بەختەوەری کە ئەمە شتێکی غەریزەیە پەیوەندی نییە بە فڵان و فیسارەوە وا ئەکات کە خواستی گیانی نەوت زیاد دەکا لە ئاستێکدا نرخی نەوت بەڵام ئەبێ ڕێکەوتنێکیش ببێ لە بینی سعودیە و ڕووسا لەسەر مەسلەی بەرهەمێنانی یعنی لەگەڵ ئۆپێک و دەرەوەی ئۆپێکە باوا بڵین ناوی ئەو دوو وڵاتە نهێنین ڕێکەوتنێکی جەوهەری هەبێت بۆ ئەوەی بتوانن جارێکی تر بڕی بەرهەمهێنانی نەوت ڕۆژانە جێگیر بکرێت لە ئاستێکدا کە بتوانێت لە سەروی خواستی داواکراوەوە نەبێ ئەو خواستی کە لەسەر نەوتێ لە سەرو ئەوە نەبێ ئەو وەختە بە ئاسانی نەوت دێتەوە بۆ 55-60 وەکو ئابووری ناسێ گەشتبینی بە ئایندەی ئابووری جیهان سەرمایه‌داری سیستمێکی زۆر چالاکە هەمیشە توانیوێتی بە حکمی بوونی ئازادی تاک و بیرکردنەوە کە قەتیسما و دۆگمانیە لە ئەوروپا و ئەمریکایە هەمیشە ئەگەر کێشەیەکی ئابووریان بۆ دێت بە ئازادە نەبیرکردنەوەی خۆیانیانەیە و تێزی نوێیان پێەیە هەمیشە وا بە ئاسانی سەرمایه‌داری ناکەوێت تەسەور ناکەم ئابووری جیهانیش ئالێتەکان بڵێن میکانیزمەکانی بەڕێوەچوونی ڕۆژانەی ژیان و بەرهەمهێنان و لە تەواوی سیستمی ئابووریەوە بە ئاسانی پەکی بکەوێ و ئایندێکی ناخۆش بە مرۆڤ بدە. دکتۆر کامەران ئەحمەد مامۆستای زانکۆ سوپاس کە لەگەڵماندا بوویت. سوپاس بۆ تۆش. ئێوەش خواتان لەگەڵ.